ئەم وتارەی کە ئەمڕۆ هەڵم بژاردووە مافەکە ناونیشانەکەم دانا بە هێزی ماف و مافی هێز و وابزانم محاضەرەکەی دوو زیاتر ترکیز دەکاتە سەر بەشی دووهەمی ینی بەڕێزان هێزی ماف عادەتەن بەکار ئەهێنرێت بۆ لەوانەیە وشەیەک یان بۆ چوونێک کە ئەساسەن هێزێکی لە ناو خۆیان هەیە وەکو وشە یعنی ئێمە کە باسی عەدالەت ئەکەین عەدالەت ئەوەنە زۆری ناوێت باسی بکەین چکە خۆی ئەگەر بە هەر نیشتیمانێک بڵێ بە هەر ئاینێک بڵێ بە هەر دەوڵەتێک بڵێ ئەڵێ وەڵامیش لەگەڵتام ئێدەن عەدالەت وشەیەکە کە هێزەکەی لە ناخی خۆیایەتی پێویست ناکە من ئیقناع بکەم ئەوە نەبەوە وشەیەکی تر هەیە کە ئێمە گیری ئێمە زۆر بەکاری هێنا کە ئەڵێن مافی مرۆڤ مافی مرۆڤیش بۆ خۆی هێزێکی زۆر گەورەیە ئێمە کە دەرچوین لە هەفتاکان لەم هەرێمە ئەمان وت مافمان خوراوە ئێتر ئایا ئەمە مافی زمان بێت هی سیاسی بێت هی اقتصادی بێت هەمووی مافمان خوراوە لەبەر ئەوە ئەم وشانە کە بەکاری هێنین ئێمە خۆی حەقە بۆ خۆی هێزێکی زۆر بە قووەتی هەیە بۆیە ملەتێک کە داگیر ئەکرێت پێویست ناکە زۆر باسی بکات چونکە ئەساسەن حەقەکە لەگەڵ خۆیەتی کە خۆی ئازادکە لەم ئیستیعمارە با بڵێن لەم داگیرە ئەمە خاڵێکە ئێمە بەکاری هێنین باسیەکەین و زۆر لە ماوەی زیاتر 100 ساڵە حەزەکەن ئێوە بگەڕێنەوە بۆ سایکس بیکۆش ئەو شتانە هەر ئەبینین لەلایەن خەڵکی جیاجیا کە ئێمە داوای مافی خۆمان کردووە و مافەکەشمان چونکە لە عەدالەتێکی تایە ئێدان هێزێکی زۆر بەقووەتی لە پشتایە ئەمە خاڵێکە کە ئێمە بەڕاستی زۆر تەرکیزمان کرد لە کاتی خۆیە پێشەوەی کە هەرێم هەبێت پێشەوەی کە دەسەڵاتی کوردیمان هەبێت دائیمەن ئەو شیعارەمان هەڵگرتووە کاڵێن ئێمە چەند مافێکمان هەیە وە خوراوە بەڵام ئەبێت جیاوازی بکەین چی بدانرێ بە ماف هەتاکو هێزی هەبێت یانی ئەویش دابەشم کردو بۆ دوو بەشەوە بەشێکی بەشی یەکەم بەهایەکە منطقێکە کە لە مێژووە هێزی خۆی پیا کردووە هەر هێزێک بۆ خۆی لە ماوەی ئەم 4-5,000 ساڵە تۆزە گەیشتوتە ئەوەی کە ئێستا کە باسیەکەین وەریەگرت بە شتێکی زۆر طبیعی ئەمە هێزی خۆی هەیە بەشێکی تر کە یاسای دوێلی یاوێتی بە تۆ بدەن ئێمە دووشتی جیاواز باسەکەین ئێستا پێویست ناکە ئێمە بڵێن کە ڕاست شتێکی جوانە بەهایەکی جوانە چونکە لە مێژووی ئەم ساڵانەوە هەمووی وتراوە بەڵام وەکو مافی هەموو نەتەوەیەک حەقی ئەوەی هەیە کە دەوڵەتی خۆی دروست کات ئێوە تازەیە ئەمە دوای حربی عالەمی یەکەم باس کرا مافی مرۆڤ ئەگەر ئێمە لە قەرنی 19 بگەڕێنەوە ئەمەش تازەیە و هەتاکو 1949 کە لە ئەعلانی عالەمیە بڵاو کرایەوە ئەعلانی عالەمی حقوق ئینسان نەبوو بە مافێکی حەقیقی وەکو مرۆڤ داوای بکەیت بەڵام ئێستا زۆر ئاسانە داوای بکەیت ئێمەی کورد بێبەش بن لە هەردووشی لەو مافانەی کە سروشتی بوو بۆمان و لەو مافەی کە با بڵێن یاسای دووەریش یای بە ئێمە بۆ ئێمە حەقی خۆمان بوو ئەگەر پێمان بوترێ ئێرهابی پێمان بوترێ یاسایان شکانووە ئەمە کاتی ئێمەیان وت عوسات
وانێک ئەمە ویشەی عوساتیان بەکارهێنا بەرامبەر ئێمە دوو نمونەتان بۆ هێنم بۆ دوو کەسایەتی کە مەبدەئی بوون لەوەیە. یەکێکیان نێلسۆن مەندێلا بوو. نێلسۆن مەندێلا دژی زوڵم بوو، ئۆپرێشن، بۆیە کە مۆزوع بوو بە سەرۆکی جنوبی ئەفریقیا و ویستیان تکریبی بکەن لە تورکیا، ڕەفزی کرد، ناگونجێ لەگەڵ ئەو مەبادئەی کە ئەو باسیەکات و شۆڕشی بۆ کردووە و خەباتی بۆ کردووە و هەروەها لەگەڵ فەڵەستینە، ینی مۆزوعی فەڵەستینی، قەزەی فەڵەستینی بەعینەن شێوە. ئەدەن ئەمە شخصیەتێکە توانیوێتی کە گەیشتە دەسەڵات، کە تۆ دەسەڵاتت نییە و باسی شتێکی تر بکەی بەڕاستیمە مۆزوعی ترە، بەڵام کە دەسەڵاتت دەبێت و ئەڵێ من لەسەر ئەو مەبدە ئەمێنمەوە، ئەوە پیشانەیە کە تۆ چەند ڕاستوگۆ بووی لەگەڵ خۆتە پێشەوەی کە لەگەڵ ملەتا بیت. کەسایەکی تریش ئیسماعیل بەشەکی ئەوەی تورکیا کە چەند ساڵ لە حەبس بوو، پیاوێکی تورک بوو، کورد نەبوو، بەڵام چووکە پشتگیری کوردی تورکیای گرت یا مافەکانیان یا داواکاریەکانیان، ئەوەنە ساڵ لە حەبسا بوو. پرۆفیسۆرێک بۆ ئەوەنە ئەو باجە قورسە ئەیت دژی ئەم هەموو ئەکادیمیەی کە دژی وەستان، اینجا دەسەڵات وەستا، اینجا حەبس کرا، چونکە لەسەر مەبدەئە. ئەو کەسایەتانە کەمن. ئەو کەسایەتیان نۆم چۆمسکی ئەمریکا دژی ئیسرائیل جوولەکەی خۆی، بەڵام دژی ئیسرائیل وەستا کە هاتە مۆزوعی فەڵەستین و مافی ئەوانە. ئەو کەسایەتانە نمونەن بۆ ئەوەی کە ینی باسی هێزی حەق بکەین. باش، ئەدەن ئەمە بەشێکە و نمونونەکانیشیان ئەزانین. بەشێکی تر هەیە کە حەقی هێزە. معنای چییە حەقی هێز؟ یعنی تۆ دەسەڵاتێکت هەیە، ئەو دەسەڵاتە لەوانەیە سیاسی بێت، ئابووری بێت، یاسایی بێت، هەر نەوعە ئاساییشت بێت، هێزت هەبێت، ئەمنیەتت هەبێت، ئەمە بەکاربێنی و بڵێ ئەبێ ئەوە قوبوڵ بکەیت و تۆش لە زوعفێکیت کە ناتوانیت هیچ بکەیت بەرامبەری. ئێمەی کورد لە مێژووە خاستان لە قەرنی 20 با بڵین زیاتر تووشی ئەو نەوعە بووین. زۆرینەی دیکتاتۆر، ئەو دکتۆرانی کە حکمی ئەفریقا و ئەمریکا لاتینیە و ئاسیان کرد بەو شێوەیە کردویانە بە حەقی هێز. ئەو حیزبە دیکتاتۆریانەی کە بە ناوی ئایدۆلۆژیەک ئیتر ئەمە هەموو ئۆمەمی بێت، ئەگەر شوێعی بێت یا ئیسلامی بێت یا هەر نەوعێک بێت، ئەوە بەکارێ هێنێت، چونکە هەموو مافەکە یا بەخۆی من هێزم هەیە، من منطقەکە لای منە، من ئەیکەم بۆ تۆ ڕازیش نەبیت هەر بۆ تۆ یەکەم. یعنی ئەمە کێشەیەکە کە و هەتاکو ئەمێنێتەوە لە دەسەڵات، ئەو دەسەڵاتی هەیە هەر بەکاریشی هێنێت. بۆیە لە مێژووی ئێمەی کورد کە ئەمە بەکار هێنرا، تۆ کوردی زمانی کوردی چییە پێ دەڵێ؟ عەرەبی بەکاربێنە چونکە زمانی ئاینە، تورکی بەکاربێنە چونکە دەوڵەتێکی عوزمایە بۆ 6 قەرن، فارسی بەکاربێنە چونکە زمانی هونەریە و شعرە و مۆسیقایە. تۆ زمانێکت نییە بۆ بەکاری هێنیت. طبعاً تۆ ئەگەر ڕازی بیت ڕازی نەبێت ئەوە فەرزێکا لەسەر تۆ و نمونەش ئێوە چاک ئەزانن لە هەر سێ وڵاتەکەی دراوسێمان بەکاریان هێنا.
ئێستا خەریکە تازە لەم دە ساڵەیە لە سووریا دەستی پێکردەوە، لە تورکیا دەستی پێکردوێتەوە، لە ئێران ئێستا نرخێکی هێنێ و بەرز بووەتەوە. ئێمە چونکە ئینگلیز احتیلالی ئێمەی کرد لە بیستەکانە دوای حربی عالەمیەکە، ئەو مافی یا بە ئێمە بۆیە تەوفیق وهبی لەگەڵ ئینگلیزە توانی ئەلفبای کوردی بەکار بێنە و چاپی بکات. یەکەم مەطبعەی ژینە کە من بە شانازیەوە ئێستا سەرۆکی دەستەم ینی لە بنکە ئەتوانین بڵێن ئێمە زمانی کوردیمان بەکارهێنا. هێزەکە ئەوە نەبوو زمانی لێنە، بەڵام هەر مافێکی تر بوو نەما، بەتایبەت مافی سیاسی کە چیمانێەوە چۆن بکەین. ئەمە لە عالەمە جەماعەت برایان هەمووی هەیە و ئێمە وەکو کورد جا نەکراوینەتەوە لە ئومەمی ترە. ئەگەر لە ئەفریقا بین، لە ئاسیا بین، لە ئەمریکای لاتینی بین، ئەمریکای جنوبی بین، لە ئاسیای فار ئیست بین، هەمووی کراوە. ئێمە خەباتەکەین و ئەو خەباتەش بۆ ئەوەی کە ئەو هێزە حەقەمان دەستکەوێت. بەڵام ئایا ئەمە پرسیارێکە بۆ بەڕێستان ئەکید ینی گفتوگویەک دوایی هەڵەگرێت. ئایا ئێمەی کورد جا لەوەیە من ئەمەیەکە و پرسیارە بکەم چونکە لەگەڵ کاک مەسعوددا باسی قەیرانی عەقڵی کوردیمە کرد، پار و پێرار یاری. ئایا ئێمە داوا ئەکەین لە دراوسیەکانمان لەوەی کە داگیری ئەرزەکەی ئێمەی گرتووە، ئێمە داوای ئەکەین هێزی حەق بەکاربێنن، بەڵام ئێمە لەناو خۆمانە کە دەسەڵاتمان هەبوو، ئایا ئێمە چی بەکارهێنین؟ هێزی حەق یا حەقی هێز؟ ئەمە پرسیارێکە ئێمە تا ئێستا ئەنتزارەکەین نێلسن مەندێلایەکمان دەرکەوێت کە بتوانێت جێبەجێ بکات. کێشەکە زۆر گەورەیە چونکە ئەتوانن ئەوەی کە دەور و پشتی کوردستانن دەرەوەی کوردیش نەبن ئەڵێن ئێوە ڕاستە داوای هێزی حەقەکەن، بەڵام کە فرسەتان درا ئێوە حەقی هێزتان بەکارهێنا، بۆیە ئێوە مستحق نین ئەو حاڵەتەیە. جا ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو مەشروعی کە من لەسەری ئیشەکەم بەڕاستی کە ئێمە ئەبێ ئیش بکەین لەسەر زانیاری و لەسەر بەها، چونکە جێبەجێی نەکەین لەسەر خۆمانە. مستحیلە قەناعەت بکەین بە ملەتێکی تر بە دەسەڵاتێکی تر کە هەن کە جێبەجێ بکەن. باش، ئایا ئێمە ئەتوانین بە حەقی هێز مافی خۆمان وەربگرینە دراوسەکانمان؟ توانین ئەمە جێشێکی کوردستانی دروست بکەین وە شەڕ بکەین و بیبینەوە؟ یعنی خۆی استراتیژیە تۆ یەکێک لەو ڕێگانە بێ هەڵبژێریت، یا ئەڵێ وەڵام من خەبات دەکەم بە هێزێک واتوانم لە 3 جێش 4 جێش بیبەمەوە، چونکە ئەو مەنتەقەکەیە. من باوەڕم ئەگەر باوەڕم بەو مەنتەقە بێت کە ئەڵێم حەقی هێز بەکارهێنم، ئەوە بەغا ڕوخێنم، دمەشق ڕوخێنم و تەهران ڕوخێنم و ئەوانە هەمووی ڕوخێنم و دوایی من ئێمە دەرەوە لەمە و ئەبم بەشت لە مێژووی ئەم 1000 ساڵە زیاتر لە 1000 ساڵ وابزانام 1300 ساڵ نەمانتوانی. ئایا ئەتوانی لە داهاتووە؟ پرسیارە. 1300 ساڵ ئێمە نەمانتوانی، لەوانەیە لە 100 ساڵی داهاتووە بڵێن وەڵاهی هەرە توانین. ئەگەر توانیمان، چونکە بەدەم هەمووی ئەگەرە، من فیزیاییم بۆیە دایمەن ئەبێ بە یاسایش بکەم، ینی ئەگەر توانیمان بەهێز ئێمە دەوڵەت دروست بکەین
و بتوانین ئێمە حکمی خۆمان بکەین ئایا لەگەڵ ملەتەکەی خۆمانە ئەبینە هێزی حەق نەزانم مۆزوعەکە نەختی قورسە منەزانم یعنی مۆزوعەکە معادلەیەکی فیزیاییە زۆر قورسە یعنی ئەیڵێمەوە جارێکی تر تکایە یعنی ئەمەیە چونکە من ئەمەیە فێر بم لە بەڕێستان بەڕاستی ئەگەر توانیمان دوای 1300 ساڵ ئێمە بەهێز حەقی خۆمان دەستکەوێت پرسیارەکە ئایا ئەتوانین وازی لێبێنین دوایی هێزەی کە بەکاری هێنین و حەقێک بەکار بێنین لەگەڵ ملەتەکەی خۆمانە دیکتاتۆر نەبین ئەتوانین ئەو دوو یعنی معادلەکە لە عینی کاتە مساویەکدا بنین لەلای من وەکو فیزیاییە کەڵام زۆر قورسە بۆیە کۆتایی قسەکەم لەسەر ئەم مەوزوعە ئێمە نابێ واز لە هێزی حەق بێنین و ئەبێ ببین بە نمونەی ڕاست بۆ ئەو فەلسەفە و ئەو پراکتیکەڵ ینی سۆلیوشن بۆ ئێمە ئەبێ بیبینەوە ئەگەر بردمانەوە ئێمە لەگەڵ هیچ نەبێ ملەتەکەی خۆمانەی بینەوە وە زۆر سپاسدانەکەم